مرۆڤ پێویستە چۆن بیر لە مردن بکاتەوە. شتێک کە لێی دڵنیاین ئەوەیە کە دەمرین، هەمومان دەمرین. هەندێک لە مرۆڤەکان ئەم بیرۆکەیان لا پەسەند نییە و نکۆڵی لێ دەکەن. دایانەوێ وا بیر بکەنەوە کە مردن کۆتایی مرۆڤەکان نییە، بە جۆرێک کە لەوانەیە لە دوای مردن بژین، جا لە ژیانێکی دیکە بێ لەسەر زەوی، یاخود لە شوێنێکی جیاواز، لە شوێنێک کە مرۆڤەکان پاداش دەکرێن یاخود سزا دەدرێن. بەڵام هیواخواستن بۆ بەڕاستی بوونی شتێک جیاوازە لە ڕاستیەکە خۆی. و هیچ بەڵگەیەکیشمان لە بەردەستان نییە تاکو پشگیری ئەو بۆ چوونە بکات کە دوای مردنمان ئەندێشەمان یاخود ڕۆحمان لەو مردنە ڕزگاری دەبێت. چ بایەخێک بۆ شتانە دەمێنێتەوە کە بەلامانەوە بەنرخن، خۆشەویستی، ئەزمونەکانمان، پەیوەندیە کۆمەڵایەتیەکانمان، سەرکەوتنەکانمان، تەنانەت چێژی بەرکەوتنی تشی خۆ لەسەر ڕوومان ئەگەر هاتوو جەسەمان نەمێنێت. و ئەگەر ژیان بێ کۆتا بێ، ئایا هەموو ئەو خەسڵەتانە لەدەست نادات کە شێوە و ڕێکی و مانە و مەبەستی پێدەبەخشن؟ بیر لە خوێندنەوەی کتێبێکی بەسوود بکەرەوە یان خواردنی کێکێکی بەلەزەت. هەموو ئەمانە لەوانەیە زۆر چێش بەخش بن بەلاتەوە، بەڵام یەکێک لەو شتانی کە چێشیان پێدەبەخشێت ئەوەیە کە کۆتاییان هەیە. کتێبێک کە بۆ هەمیشە بنووسرێ و بنووسرێتەوە، وە کێکێک کە هەربی خۆیت و تەواو نەبێت، هەردووکیان هەرزوو نرخەکانیان لەدەست دەدەن. مردن بەشێکی سروشتیە لە ژیان. تێگەیشتن لەمە وامان لێ دەکات کە لە مردن نەترسین، بەڵکو قبوڵی بکەین. ئەوسا دەتوانین تشک بخینە سەر مانە و مەبەستی ژیانمان لەو شوێن و کاتێک کە تێدا دەژین. کەوا دەکات هەوڵ بدەین خۆشترین ژیان بژین لەو تاکە ژیانی کە ئەزانین دووبارە نابێتەوە، و یارمەتی چواردۆریشمان بدەین کە بە هەمان شێوە بکەن. هەڵبژاردننی باش بەسەر خراپدا بێ ئەوەی چاوەڕوانی پاداش بکەین لە هیچ کەس و شوێنێکی دیکە. و کاتێک دەمرین بەڵێ بە زیندوی دەمێنینەوە، بەڵام بەو کارانی کە کردومانە و لە بیرەوەری ئەو کەسانەدا کە بەشێک بوون لە ژیانیان. جەستەکانمان تێک دەشکێن و دەبنەوە بە بەشێک لە سروشت. ئەو گەردیلانی ئێمەیان پێگەێناوە دووبارە یەک دەگرنەوە بۆ پێگەێنانی زیندەوەری دیکە، جا درەخت بێت، باڵندە، گوڵ یاخود بەپولە.